ڕاگەیانی ئەنجام بەرەیەکانی هەڵبژاردن لەلایەن کۆمسیۆنەوە و بەدەستێنانی زۆرینەی کورسیەکانی پارێزگای کەرکووک لەلایەن کوردەوە هاوڵاتیانی شاری کەرکووکی دڵخۆش کرد. وەڵایستەوازانم تازە هاتمەتە سەر دنیاوەگە کورد ئەوەمە کورسی هاوردووە پێخۆشحاڵین ئەگە بیانی بەسەر هەموو ئینەکانە ئێمە سەرکەوتوینە یەکەممان هاوردووە. طبعاً وەکو تاکێکی کوردی ئەم شارە زۆر خۆشحاڵ بووم کە ئیستا لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بینیمە کورد بە شێوەیەکی یەکجار زۆر لە چاولستەکانی کە دەنگێکی زۆر باشی هێناوە و ئەمە مای خۆشحاڵیە بۆ کورد لێرە لەم شارەیە کە ئەمە چی ئەنوێنێ کورد کە زۆرترین کەس زۆرترین باڵا زۆرترین دەوایرەکانە بەدەست کوردەوە بێ ئێمە زۆر خۆشحاڵ بووین. ئێمە زۆر خۆشحاڵین بەم دەستکەوتەی کە لە شاری کەرکووک هێناومانە وەکو لیستی کوردی و بە تایبەتی ئەو لستەی کەوا زۆربەی لایەنەکان و هەتا نەتەوەکانی شایان پێیان ناهات کە سەلمانی ئەوە تاکە لستە لە خزمەتی کەرکووک و کەرکووکانایە ئێمە زۆر خۆشحاڵین. وەڵای ئەمە زۆر دڵخۆشین بە بەنەوەی کورد دەستکەوتێکی هەرە مەزنیێناوە لە کەرکووک ئەمە نیشانەوەیە کە کورد لەم شارە خزمەتی هەموو نەتەوەکانەکە بەڕاستی کورد لەم شارە جێگەی خۆی کردوێتەوە لەم دەنگدانەش نەتەوەکانی تریش سەلماندیان کە هاودەنگ و هاوخەمی ئەمن لە دەنگدانی شابەڕاستی قەومیاتەکانی تریش بەشداریان کردووە لەو دەنگدانە و دەنگیان بە لستە کوردیەکانداوە. زۆر خۆشحاڵم زۆر خۆشحاڵم بە هیوام ئەوەی هەموو ملەتی کورد بەم دەنگدانە کە دەرەنجامەکەی دەرچوو زۆر خۆشحاڵ بن بەس هیوادارم داواکارم لەو لستە کوردیانە هیچ جیاوازیە نەکەن بە یەک دەنگی بچنات پەرلەمانی بەغاوە بە یەک دەنگ کە بڕیار بدەن لەسەر مافەکانی مافی کورد. هیوادارم هەموو حزبەکان بیر و باوەڕیان بە نەتەوایەتی بێت. لە کۆنگرێکی ڕۆژنامەیەشدا لە شاری کەرکووک لیستێکێتی کە زۆرینەی دەنگەکانی پارێزگاکەی بەدەستێنەوە جەختیان لەسەر سەرکەوتنی هەڵبژاردنی سی چوار کردەوە. هەروەک لە سەرەتای بانگەشەی هەڵبژاردن ڕامانگەیان کەوا لیستی ژمارە 266 یەکێتی نیشتیمانی کوردستان لیستی تەواو پێکاتەکانی دانیشتوانی کەرکووکە بەبێ جیاوازی نەتەوەی و مەسهەبی و لە ئێستا ئەوە دووپات دەکەینەوە کەوا دەمانەوێت لە داهاتوو هەموو بەیەکەوە بەبێ جیاوازی بیر و باوەڕی سیاسی و نەتەوەی و ئاینی و مەسهەبی پارێزگاکەمان بەڕێوە ببین و خزمەت گوزاری زیاتر پێشکەش بکەین. هەر لێرەشەوە سڵاو و پیرۆزبایی بۆ مامی گەورەمان جەنابی مام جەلال دەنێرین لە هەمان کات سەرجەم پێکاتەکانی شاری کەرکووک لە نەتەوە و ئاین و مەسهەبە جیاوازەکان دڵیان دەکەینەوە کەوا بەبێ جیاوازی بەردەوام دەبین بە خزمەتکردنی پارێزگاکەمان. هەروەها داوا لە ئەندامانی سەرجەم لیستەکانی تر ئەەکەین بە کورد و تورکمان و عەرەب و مەسیحی کەوا لە پەرلەمانی عێراق وەک یەک تیم کار بکەین بۆ کەرکووک و ماف و داخوازیەکانی پارێزگاکەمان. ئێمە لێرەوە بەڵێن دەدەین کەوا ئەندامانی لیستەکەمان لە پەرلەمان نوێنەری ڕاستەقینەی سەرجەم دانیشتوانی کەرکووک بن. هەروەکو چاوەڕوان کراو بوو کورد لە کەرکووک زۆرینەی دەنگەکانی بەدەستێنا و لە کۆی 12 کورسی پارێزگای کەرکووک کورد 8 کورسی بەرکەوتووە و لەوەش یەکێتی پێشەنگی هەموو لیستەکان بوو کە بەتەنها 6 کورسی دەستەبەر کردووە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.